ئەم تەکسیە بۆ نەخۆشی خەستەخانەی هیوا بێ بەرامبەرە. ماوەیەکە چەند شۆفێری تەکسی وەک هەڵوێستێک بۆ هاوکاری نەخۆشخانەی هیوا ئەو نەخۆشی شێرپەنجەیان هەیە بێ بەرامبەر هاتوچۆیان پێیەکەن وەک کارێکی مرۆڤانە و چەند شۆفێرێکی تەکسین ئەم کارەیان کردووە. لێرە لە سەرەتای شەقامی ئۆرزی کە وەستاون کە خالیدی لێ یەکێک لەو شۆفێرانی کە تەکسیەکەی بە هەمان شێوە هەمان لەزگەی لەسەر نووسراوە کا خالید ئەم هەڵوێستە لە شۆ دەستان پێکرد چۆن بوو ئەم بیرۆکەیە؟ پێشەکی بە ناوی خی گەورە و میرەبانی یاخوا بە خێر بێن سەرچام ئەم بیرۆکەی لەوە ئێمە وەکو هاوڵاتێک پێویستە هەمومان ماڵێ بین لە ماڵەکانی هیوا، پێویستە هەمومان دەرگایە بین بۆ دەرگاکانی هیوا. یعنی ئەگەر من نتوانم کەسێک بم لە وەکو نەخۆشێکی کارمەندانی هیوا معاملە بکەم ناتوانم لەگەڵ معاناتی ئەمڕۆی خەڵکەکە ما بژیم. ئەمەش وەکو خێرێک وەکو هەڵوێستێک بۆ ئەو نەخۆشانە وەلەوە هیچ نییە نە لە بواری ئابوووریانە لە بواری دارایی هیچ نییە، بەڵام هەرچۆنی بە شتێکی کەم هەیە کە بتوانین ئەو خەڵکە خزمەتێکی بچکۆلە بۆ خەڵکە بگەێنین. لە کێکەوە ئێوە ئەم کارەتان دەست پێ کردووە؟ وەکوکردنی ئەو کارە سەرەتاگەی زۆر دوورە بۆ کاتێکی زۆرە گەڕێتەوە، بەڵام وەکو نووسینەکە فترەیەکی کەمە دەستمان پێ کردووە. چەند شۆفێری تەکسین؟ ئێمە دوانین لە جادەی وەرزی کاگەرێم و من. ئەی تەکسی تر هەیە لە سلێمانی ئەم نووسی بێ لەسەر دەرگای تەکسیەکەی؟ هەتا ئەم دقەیە بوونیەتی نییە، بەڵام خەڵکێکیش هەیە وەکو ئێمە بەبێ بەرامبەر ئەیبا بەڵام بەبێ نووسین هەر احتیاجی خۆی هاتشۆی پێیەکەن. چی وای لێ کردی ئەم کارە بکەیت؟ ئەو کارە کە بیکەم لەوە چێ مەجموعەیەش دوای لێکردم بۆ نمونە جاری وا بۆ کاتێک نەخۆشێکی خەستەخانەی هیوات بینیوە بەڕاستی لە ناخە زۆر نامڕدا زۆر تەسیری تێ کردویتت وەلەوەی کە ئێمە گردومانە هیچ نییە، بەڵام هەر وەکو وەفایەک بۆ ئەو نەخۆشە وەکو بیرخستنەوەیە کە دایم تۆ لە بیرتابێ ئەو کەسە چەنە ناڕەحەت دەبێتەوە. بەڕاستیش هەر کەسێک نەخۆشێکی خەستەخانەی هیوای نەبێ نازانێ معاناتی ئەو نەخۆشانە چۆنە لە ینی بەچ ئاقارێکا تێ ئەپەڕن. خۆت نەخۆشە هەیە لە ماڵەوە؟ جان نەخێرشکرد نیمە سواز بەخوا بە زیابێت. بەڵام چی بیستوە لەسەرەوەی کە کەسێک لەگەڵ تا سەرکەوت بێ نەخۆشی هەیە بوو بێ تااقەتی کرد بێتی بابەتێک بوو بێ؟ خۆی وەکو بیستن شتەکان زۆر ئەبیسی، بەڵام هەموو کەس ئامادە نیە قسە و بۆ کاتە بتوانێت ینی کێشەکانی باسکە زۆر احتیاجیە ئەگەڕێتەوە مەجموعەی مەکەسەرا دەگەڕێتەوە مەکەسەرادەکانی دەگەر ینی ئەو نەکاری گەریە گەربی گەڕیتەوە لەوە چێ خەڵکێک زۆر نامڕتا بێ پێ ینی بەڕاستی فرمێسکاییە بێ شتەکان ئەوە قورسە لەبەرەوەی کە گێڕانەوەیان لەوە چه تۆزە قورس بێت لەو کاتا تۆ بتوانانی بیگەڕیتەوانێ. چ شتێ زۆر کاریگەری لێ کردوگا خالی؟ کاریگەری ئەوەیە کە ڕۆژێک نەخۆشێک دەستی لە ڕاگرنەوە کاتە من لۆگەکەم پێ نەبوو وتی بۆ خەستەخانە هیوا وتم بەسەر چاو لە خزمەتام دوایی کە گەیانمە ئەوێ دەستی کردوە باخەڵەیە من ڕووی مادیم لێ وەرنەگرت تێگە کابرا هەسەیرێکی کردم یعنی زۆر بە کەساسیەوانە فرمێسکەکانی بە چاوی هاتە خوارەوەتی براکەم تما وتی من دەرزیە کڕم بە چەندە هاوەرەقا ئەو 3000ی کە تۆ ئەمەیتێ کە تۆ بۆم نێگە وتم برا بە ڕێزەکە من ئەو 3000 وەکو ئەوە ناکە بۆ تۆ بەدە وەکو ویژدان و ئینی خۆمەوە گەڕمانە کابرا لەو کاتە هەستمەکرد فرمێسکەکانی هاتە خوارەوە بەڵام لە ڕووی عاتفیوانێ پێی عیب بوو بگری تێگەشی ئەوە زۆر تەسیری دێکردم لە من. گریاوی بۆی کەسێ؟ بەڵێ بۆی گریاوم بە تاکید بۆی گریاوم لە ناخیشا ینی زۆر جاریش پێی بێتاقەت بوومەت. خەڵک ئەو هەڵوێستەتان چۆن هەڵەسەنگێنێ؟ ئەوەی کە باڵێن خەڵک هەڵیاسەنیانە من ناتوانم بە زمان وەسفی ئەو خەڵکەم چونگە لە جادەیە خەڵکەوە بینیە ئەوەی لە سیارەوە دەرێنێ عنی خۆی بۆ بەرزەکارەوە دەستخۆشیش لێەکە دی با بڵێن هیوای سەرکەوتنت بۆ خوازی عنی نمونەی ئەو خەڵکە ئەوە بە وشەی جوان تعبیرێ لێ ئەگا تۆ حەزەکەی نەک داخلێک بگرە سیارەکەش بکەیتە قوربانی خەستەخانەی هیوا. ماڵبەخشین کەمەکە؟ نەخێر ماڵبەخشین زیاکات ئەوە گومانیتیانە ئەوە گومانیتیانە نمونەتان زۆر بێت من لە خزمەت سپاس دەکەم. ئەمە ئەو تەکسیانن کە بۆ هاوکاری نەخۆشخانەی هیوا لە سەریان نووسراوە ئەم تەکسیە بۆ نەخۆشی خەستەخانەی هیوا بێ بەرامبەرە بۆیە ئەم هەڵمەتە تا بێت زیاترە بێت لە ناو شۆفێرانی تەکسیە دەیانەوێت زۆرترین خزمەت بە نەخۆشخانەی هیوا بکەن هەم لە دۆخەدارایی کە هەیە هەم وەکو ئەوەی کە هاوکاریەک بن ئەمان ئەوەی کە لە توانایانە هەیە بیکەن بۆ ئەو کەسانەی بەدەست نەخۆشی شێرپەنجەوە دەناڵێنن.